يعني سيرتان لێنێ ئەگەر دیقەتتان نابێ کاتێک کە شیرک و کوفری دیموکراسی دێتە پێشەوە هەموو ساڵێ ئەحزابەکان چیەکەن؟ ئاهەنگە گێڕن، کەرنەڤاڵەکەن، خەڵات و دیاریە بەخشن، چونکە ئەزانن خەڵک لە خۆشیە هەموو شتێکە ئەڵڵای بیرەچێتەوە. بۆیە ئەو کەرنەڤاڵ و ئەو بەخشین و هەدیە و دەمانچە و پارە و نازانم نان خواردن و چی و ئەمانیان بۆکەن و بان ڕێکەخەن گۆرانی بێژ بێنەوە سەرۆکەکە بێ و قسە بکاو ئەمان هەڵپەڕن و داپەڕن و ئەبۆ شێوەیە ئیتر لەویایە خۆیان بیرەچێتەوە کە خۆیان بیرچێەوە ئەمجا شیرکەکە ئاسانە بیکەن. بۆی سەیرەکەی دوایی هەمووی خۆی ئاڵواڵاکە ڕۆ بۆ شیرکەکە بەژن و ماڵ مناڵیەوە شتێکی باش شەقی ئەوە حەقیقەتیانە جایبتان لێ نەیە. جا سبحان الله دوایش کە ئەو میلەتە ئەچەوسێننەوە بۆی کە قووتیە گرنەوە و هیچ شتێکی پێ نادەن وایان نا ئەنجا میلەتەکە هەمووی دێ دوعاکە خوا وایان لێکەی خوا وایان تۆ دوێنێ باتەتە سەمڕۆ دوعاکەی قڕیش بێتە بەرچاو لە خۆشیەکانە بایەدەن و شیرکەکەیان پێ باشە و دەنگی پێدەن و هەڵیەبژێرن و ئەچن بەرەو پیری. بەڵام لە دواییە کە ناڕەحەتیەکانیان تووشە بێ ئەنجا گەڕنەوە بەلای ئەڵڵا و با ئەڵڵا لە ناویان بەرێ و ئەڵڵا لە کۆڵمانیان کاتەوە نازانم چیوەمانە. ئێوە خۆتان کاتێک کە هەموو ڕۆژیان مەعاژیە و نایە کۆمنتی خەڵکتانە خوێندەوە لەسەر پۆستەکان یعنی پۆست هەبوو من یەک دوو دانە سوتفام کرد سەیرم کرد 2000 کۆمنتی لەسەر بوو هەمووی جوێن بۆمی دوعای شەڕ بوو باشە هەر یەو پەیجانە ئێستا هەر پۆستی ئەو پەیجانە بڕۆ بە هەزاران کۆمنت دەخوێنیتەوە دەست ماچە لە قاج ماچەکە سپاس بۆ لەبەرەوەی تۆزێ خۆشییان پیاوە نیتر خۆیان بیرچۆتەوە و ئەمانیان لێ بۆ بەخوا یان پەرستن و بەشان و باڵیان هەڵەدەن و فەرمانیان جێبەجێکەن و لیستەکانیان سەرەخن. بەڵام ماوەیەکی تر چاوەڕەکەن خۆتانەی بینەوە هەر هەمان ئەو کەناڵانە و هەر هەمان ئەو پۆستانە ئەکرێتەوە بەسەر معاش دواکەوت و وای لێ هات و ئەوە فڵانە پرۆژە فەشەلیان ئۆفیسارە پرۆژە نەکراو ئەوە ئەنجا بڕۆرەوە سەیری خەڵکەکە دەست کردووە جێندا ئەنجا دەست کردوەوە بە دوعاکردن خوا لە کۆڵیان کاتەوە با بەچی 2 ملیۆن دڵنیان هێناوە 2 ملیۆن دڵنیان هێناوە حیزبانی کە تۆ 33 ساڵە و چەوسێننەوە کێ پێیە هەر خۆتی پێی هەر رسول الله صلى الله عليه وسلم من أعان ظالما سلطه الله عليه هەر کەسێ هاوکاری ظالمێ بکە الله جل جلاله هەر ظالمە ظالەکاتەوە بەسەریە هەروە بێ هەتا تۆ لەگەڵ یابی هەر ظالە بێ بەسەرتە تۆ کاتێکە توانی لە زۆڵمی ظالم ڕزگارە بێ کە بەری بیلەی لە خۆی و لە پرۆسەی و لە حیزبی و لە لیستی و لە کاندیدی و لە هەموو شتێکی بەری بە الله جل جلاله ظاڵی ناکا بەسەرتە بەس کە تۆ وەکو میلەت هەمووی ڕووی تێکردووە و لەو خۆشی و شادی و ئاهەنگایە کە خۆی هەر لە خۆیە ئەم ئاهەنگ و خۆشی و شادی شتێ بۆچی کراوە بۆ بەنجکردن و گەوجکردنی تۆ یعنی ئەم ئاەتانی قورئان کە ئاماژە بە قوڕیشە لە خۆشیەکانە خۆیان بیرەچێەوە لە ناخۆشیەکانە بیریانەکەوتەوە ڕوونە کە طبیعەتی ئینسان وایە بەڵێ ئەو خۆی تێگەشتووە طبیعەتی ئینسان باش ناسێ بۆیە دێ ئەمەد بۆکە بۆی تۆ رب العالمین بیرچێتەوە ڕووبکەیتە خۆی باشە و هەموو ئەوە بکەی کە ئەو ئێوێ و سەری بخەیت و دواتریش کاتێک ئەو خاتەوە ناڕەحەتی ئەنجا بڕێتەوە بەلای رب العالمین پاڕێتەوە لە ناویان بەرێ نایان نابە چونکە ئەم جۆرە پاڕانەوەی و ئەم جۆرە دوعایە وەکو هی کێوایە وەکو هی قوڕیش وایە الله جل جلاله بە دوعا و پاڕانەوەی قوڕیش فەرمێ چی وما دعاء الكافرين إلا في ضلال فەرمێ دوعاکانیان وەڵام نادرێتەوە بۆ چونکە ئەو تۆزێ لەمەوە پێش خۆی بەشان و باڵیەوە هەڵیە چاپڵەی بۆ لێ سەری ئەخست پشتیوانیە گری دەرجی چی الله جل جلاله لە کۆڵی کاتەوە لە کۆڵی ناگەدەر بە کۆڵیەوە بێت چونکە خۆی معاوینەکەی بوو من أعان ظالما باشە سلطه الله عليه أو الله ظالم سريع